دووبارە ئەسڵاتان لێبێ بەڕێزان. بڕگەیەکی ترمان ئامادەیە کە لەم بڕگەیە شێوەکارێک باسی ئەزمموی خۆیەکە بە ناوی مەحتابەوە کە ئەم خانمە شێوەکارە باسیەوەکە کە چۆن ئەم بواری هەڵبژاردووە چی کاریگەری و ئیلهامی ئەو بۆ ئەو بۆ یاخود ئیلهامی پێبەخشیوە وا لەگەڵەوەشە تابلۆ و کارە جوانەکانی شیمان نیشانەدا بە زانیاری زیاتر وەرگرین لەم راپۆرتە فەرموو. زۆر باشە هەروەک ئاماژەم پێکرد کچێکی شێوەکارە بە ناوی مەحتابەوە باس لە ئەزمموی خۆیەکە بەس لەوا کات کە چی بوو کاریگەری لەو کرد کە ئەم بوارە هەڵبژێرێت یا خودم هوەرە جوان هەڵبژێرێت ئەبینی کە و کەسانی ئەم هوەریان هەڵبژاردۆ بێگومان شتێک کاریگەری لێ کرد و ناخۆ ڕووداوێکی ژیانیان بووە یەخۆد کاری هوەرمەندێکی تر شێوەکارێکی تر بووە یەخۆت هەندێک جاری سروشتی نیشتیمان بووە بابزانین ئەم خاتونە چ کاریگەری لەو کردووە و لەگەڵەوە شارۆک ئاماژەم پێکرد تابلۆکانی مانیشانەدا کارە جوانەکانی مانیشانەدا با پێکەوە بینەربین. من مەحتاب عەزیز لە دایکبووی 2005 شاری هەولێرم لە ئێستادا لە ناحیەی شارست لە هەولێر نیشتەجێم قوتابی پۆلی دەیەمی زانستیم. من ماوەی 3 ساڵە حەزی وێنەکێشانم بۆ دروست بۆ و یەکەم جار بە قەڵەمدار دەستم پێکرد و دواتر زیاتر پەرەم پێدا و لەسەر تابلۆ ڕسمەکان ئەکێشم و ڕسمی سروشت ئەکێشم زیاتر و حەزم بەوەیە. من زیاتر تابلۆکانم لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵاو دەکەمەوە و زیاتر لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام و زۆربەی تابلۆکانم لە ڕێگەی ئینستاگرامەوە فرۆشتووەتەوە و داواکاری تایبەتیش وەردەگرم. من بە ڕەنگی ئەکریلیک لەسەر کانڤاس تابلۆ کار دەکەم و زیاتر کار لەسەر ڕسمی سروش دەکەم و ئەوە نمونەیەکە لەسەر ڕسمی سروش کە من زۆر حەزم لە تافگەیە و وێنەی تافگەم کێشاوە و ڕسم لەسەر دار دەکەم کە ئەوەش نمونەیەکە داواکراوە لەلایەن ئەزیزێکەوە و تەواوی تابلۆکانم لە ژوورەکەی خۆمدا هەڵواسیون و ئێستا پێناسەیەکی کورتی تابلۆکانم ئەکەم کە لە ژوورەکەم هەڵواسیون. ئەم وێنەی سێوە لەگەڵ چەند هاوڕێیەکی وێنەکێشی کورد بەیەکەوە کارمان لەسەر ئەم سێوە کرد وەکو چالاکیەک و من ڕسمی ئەم سەنسێتەم کێشاوە کە خۆرئاوابوونە من وەک خۆم زۆرم حەز بە خۆرئاوابوونە و ئەمەش کچێکە کە تابلۆیەکە بە ناوی کچی نابینایە ناونیشانەکەی بە ناوی کچی نابینایە. ئەمە تابلۆی دڵخوازی منە کە باسی چیرۆکێک دەکا کچێکە و ئەمەش وەکو یەکەم کارم دادەنرێ لەسەر تابلۆ و ئەم تابلۆیش باسی شەوێکی درێژی زستان دەکات. ئەم تابلۆیش کە وەرزی پاییز دەنوێنێ من زۆرم حەز بە وەرزی پاییزە و ئەم تابلۆیش باز لە کچێکی شەرمند دەکات کە شەرم دایگرتووە لە ژیان و ئەمە ئەو تابلۆیە کە لە سەرەتای فیوچەرەکە بینیتان و ئەوەش کۆتایی تابلۆیەکە. بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت لا کۆتابڕگا گفتوگۆ سەبارەت بە خولی فوتساڵیانەکانی عێراقەکەی ناخۆ بابزانین ئەو یانانی کە بەشداریان تیا کردووەستیان چۆن بووە ژماریان چەند بوو بە تایبەت ئەو یانانی کالا شاری کەرکووکەوە بەشداریان کردووە لەگەڵەوەشە باشەیەکی گشتی باس لە
فوتساڵ یاخود وەرزشی فوتساڵەکەین یاساکانی چین وا کۆمەڵی بابەتی تری گرنگی تایبەت بەم بابەتە یاخود ئەم تەوەری ئەمڕۆمان گفتوگوی لەسەرەکەم لەگەڵ میوانی زۆر بەڕێزم کا قاسم جەمیل ڕاهێنەری فوتساڵی کچان هەروەها یاریدەدەری ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو لە جەنابتان. سپاس. بەیانیتان باش. بەیانی تۆ باشتر. زۆر سپاس دەکەم بە تایبەتی من هەردەم وتومە کەناڵی کەرکووک دایمەن وەکو ڕاگەیاندن پشگیریمان نەکات دەستیان خۆش بێ هیوادارم سەرکەوتوو بن لە کارەکانیان هەردەم. ئێمە وەکو یانەی نەوتی باکوور بەشداریمان کردووە لەو خولە چونکە بەڕاستی تاکەیانەیەکە کە پشگیری یاری بۆ ساڵی کچان نەکات. پێشتر من لە یانی گازی باکوور بووم پاڵەوانی عێراقش بووین 3 جار پاڵەوانی عێراق بووینە ئەوەی ئەیدینم لێرە کچ بە ئاسانی نایەتە ناوەرچی بۆ ساڵی کچان یعنی زۆر دەگمەنە کە خێزانێک یێڵێ کچەکەی بڕاتە ناو ڕێزەکانی کچان ئەمە وای لێ کردووە کە ئەو نوع یاریە بەعام لە کوردستان ئەستەسست بووە یعنی ئێمە کەرکووک پێشتر کەرکووک زۆر لاواز بوو لەو بابەتە یاریە بەڵام ئێستا کوردستان بەعام لاواز بووە بۆ نمونە سلێمانی پایتەختی ئەو یاریە بووە ئێستا سلێمانی هیچ یانەیەکی نییە لە خولەکانی کوردستان و لە خولەکانی عێراقش هەولێر هەمان شت دهۆک ئەو ڕۆژەکە دهۆک لەم خولە سەحبی کرد با بینە سەر خولەکە ئێمە ئەو خولە هەشتیانە بەشداری کردووە یانەکان بریتین لە ڕاوەندوز لە هەولێرە با بڵین ئێمە لە کەرکووکنەوتی باکوور زەورا ئەجەویەیە بیلادیە فەتات بەغدادە هەروە بێتەوە فەتات بەغداد بیلادی ئیتر هەشتیانە بەشداری کردووە لەم خولە دهۆکش بوو بەس دهۆک سەحبی کرد لەبەرەوەی کێشەیەک دروست بوو لە ڕووی یاسایی هەڵە تێگەیشتن بوو لەگەڵ یەکتریا ئەوان دایان نابوو دوو پیشەگەر لە ناو یاریگا بێ وا تێگەیشت بوون ئەوان خۆی بێ یەکێ بێ ئەوان دهۆک خوا تێگەیشت بوون کە دوو یاریزان لەسەر ئەو بابەتە نختێ کێشە دروست بوو دهۆک سەحبی کرد ئێمە بە باشی خۆمان ئامادە کردو بۆ خولە بەڕاستی و بە تەمای پلەی یەکەمین بەڵام پلەی یەکەم بە ئاسانی نایەت پلەی یەکەم بە مادوو بوون دێت پلەی یەکەم بە دامی مادی دێت پلەی یەکەم بە پشگیری معنەویش دێت ئێمە هیوادارین ئەم شارە ینی پشتگوێمان نەخات چونکە نوێنەری تاکە نوێنەری عێراق تاکە نوێنەری کە ئەنجام دێنێ بۆ ئەم شارە هەر ئێمەینە ینی بەبێ غڕور بەبێ خولە خۆبایی ئەڵێم هەر کچانی کەرکووک سەری ئەو شاریان بەرز کردووە بەڕاستی ئەمە جێگای شانازیە بۆ هەمومان ینی هەموو تاکە کەرکووکیە کەزانێ کە هیچ یانەیەک هیچ تیپێک تا ئێستا پلەی یەکەمی نەهێناوە لەسەر ئاستی عێراق تاکەیانەی ئێمە 3 جار پلەی یەکەممان هێنا لەگەڵ شە کەم و کورتیتان هەیە لە پێداویستی لە هاوکاری ینی سەر ڕای ئەو کەم و کورتی و توانێتانەکەەوە پلەی یەکەم بەدەست بێنن طبیعی پێداویستیمان زۆر کەم و کورتیمان هەیە بەڕاستی بەڵام کاتی خولەکان نەختێ بایەخمان پێدا یانەکەمان ڕاستی من دەستخۆشیشیان لێ یەکەم تا بتوانن بایەخمان ینی بڕاستی ئەو بەڕێزانەی وا لەسەر نەوتی باکوون زۆر بایەخمان پێدەن بەڵام ئەم بایەخ بێدانە ئەمانەیە بەردەوام بێت نەکو بەس کاتی خولەکان ئێمە کاتی خولەکان ڕاستی موچەمان بۆ ئەدەن ئینسان باواقعی قسە بکات موچەمان پێدەن موچە بە یارزانەکانەدەن شت وەکو پێداویستی وەرزشی کەلوپەل وەرزشی هەموو شتێکمان بۆ ئەکڕن بەڵام ئەمە بەس لە کاتی خولەکانە ئێمە ئافرەت وەکو گەنج نییە وەکو کوڕ نییە ئافرەت ئەبێ هەردەم لە مەشقدا بێت چونکە کوڕ ئەتوانێ بڕوا مەشقکە لە دەرەوە بەڵام ئافرەت ئەبێ ئەو ڕاهێنەرەی کە لە سەرپەشتی یەکات ئەبێ ئەو بیهێنی و بیبا بۆ ماڵ و بۆ یاریگا و بیهێنێتەوە کاتە پێداویستەکانتان بەدەر لە هاتوو بچۆکردن چیترا هۆڵە جلوبەرگە بابەسەکانی ترچین وەڵی خۆی هۆڵش کەمە ینی هۆڵ پێدان ڕاستی بە عیلاقاتی شخصی ئێمە وەریەگرین چونکە ئێمە ماوەیەکی زۆر وەرزشوانین من 15 ساڵە بەس ڕاهێنەری تیپی کچانم بۆ ئەزانن ئەو کەسانی وا لەسەر هۆڵەکەن ئەزانن ینی من چەندێ شخصیاتم هەیە لەسەریان
و زۆر ئەوانش ڕێزم لێگرن وەکو چونکە ئەنجام هەیە بە شخصی هۆڵمانە دەنێ ئێمە یانەیەک نییە خۆی ینی هۆڵەکە هی ئەو بێت و تیپی کچانی هەبێت بۆ نمونە ئەوە بۆ ئێمە باشترە ئێستا ئێمە ئەلێرە یانە هەیە تایبەتە بە کچان بەڵام نازانم ینی ئەوە بۆ ئێمە باشترە تایبەت بێ بە کچان لەبەرەوەی ئەوە تیپی کوڕانی نییە تا بودجەکە هەمووی سەرفکا لەسەر کوڕەکان باشە لە یاری دەست پێکە پێم وا بێت 8 بە 0 ئێوە سەرکەوتنتان بەدەستێنەوە بستانەوە ئەخۆ کارتی بوو کە بم ئاستە باشەوە توانیتان لەو یاریە ببنەوە چۆن بووکەوە 8 خاڵتان بەدەستێنە یاخود گۆڵ ئێمە وەکو وتمان ئێمە کە بەشداریمان کرد ڕاستی ئێمە خۆمان یاریزانی ساحەی گەورەی ینی یانزە لاعبی با بڵین بەڵام خۆمانش ئامادە کردبوو بۆ ئەو یاریە بەڵام لە ئاخر لەحظە اتحادی عێراقی وتیان ساحەی گەورە ناکرێت ینی دواخرا لە باتی ئەوە کردیانە بۆ ساڵ ئیتر ئێمە ڕاستی یانەکەمان وتی ئێمە بەشدار نابین لە بۆ ساڵ من وەکو تەحەدایەک وتم بەشدار بن مەترسن من تیپەکەم ئازایە تیپەکەم ئامادەیە ئەوان ئەترسان لە مەکشوف یەکەم دڵنیا بوون کە لە مەکشوف ئێمە یەکەمین بەس ئەترسان لە بۆ ساڵ شکست بێنین لەبەرەوەی یارزانەکانمان هی ساحەی گەورەن مەکشوف یعنی ساحەی گەورە قەزد کە من تەحەدام کردوتم بە سەرۆک نادیم وتم کاکە بەشدار بە من پلەی یەکەمت بۆ دێنم ئەگە یەکەمش نەبێت دووەم بێت چونکە لە وەرزشا گرنتی نییە ئەوە هەر وەرزشوانی کەزانێ کەس ناتوانێت بڵێ من یەکەم دەرەچم ئەرجەنتین بەرامبەر سعودی یەکەم یاری دۆڕا بەڵام دوای کاسەکە خۆی هاوردی کەس تەوەقعی ناکرد کە لە سعودیە دۆڕا هەموو عالەمەیەوت خلاص ئەرجەنتین کۆتای پێ هات اینجا لە وەرزشا گرنتی نییە بەس من وەکو حتا تەشجیعی کەم ینی وا بکەم لە سەرۆک نادیەکە ڕازی بێت کە ئێمە بەشدار بین نەختێت تەما حمدا پێک ورەیم بەرز کردوتم با بە ئێمە تیپەکەمان تیپێکی باشە تیپەکەمان ئەتوانین لە یاری کۆتایی هەبین ئێمە الحەمدلله شکر ڕازی بوو و کە یاریمان کرد یەکەم یاری بەرامبەرەوە یانەیە حتا خۆش یانەکە یعنی سەرسام بوو وتی نێزانانی چی بکە بەرامبەرمان الحەمدلله یارزانەکانمان بە شێوەیەکی چاک جوولانەوە زۆر باشە پێم خۆشە بزانم لە شاری کەرکووک بەدەر لا بەڕێستان ڕاهێنەری تری باش هەن بۆ یاری فۆتساڵ یاخود نە ڕاهێنەر هەیە بەس ڕاهێنەری فۆتساڵ بێ پشووی درێژ بێ نابێ یعنی بڵێ کاتی خولەکان بەس مەشق بدات دو جارش دانشێت ئێمە لەو نوعین کە خڵقمان درێژە ئێمە لەو نوعین کە سەبرمان هەیە ڕاهێنەر هەیە بەڵێ کاری ناکەم ڕاهێنەرێک هەیە بەڵام دەگەر ڕێزم بۆ ئینسانێکی زۆر بەڕێزە ئینسانێکی ڕێکوپێکە بەڵام بەس لە کاتی خولەکان حتا چەند یاریزانێکی ئەوان تاویاندا لە من بێنە لای من وتیان مامۆستا ئێمە ئەلەولات مەشقمان پێ ناکەن حەزەکەین بێنێ لات بەڵام من حتا کێشە دروست نەبێ بۆ هەردوولا یعنی ڕازی نەبووم لەو حاڵەتە وتم ئێوە ڕاهێنەری خۆتان هەیە جوان نییە سە من ئێوە بێن بۆ لای خۆم مەبەستم چییە لێرە ڕاهێنەری ئافرەت ئەبێ هەردەم لە کار بێت هەردەم لە ئیش بێت چونکە ئافرەت بەرەو پێش ناکەوێت ئەگە مانگێ مەشقکە دوو مانگ دانشێ لە ماڵ بەڵام پیاوانیش بە هەماشەوە تا هەر یاریزانێک پێویستە کە بەردەوام بێت مەبینیمان لە کاتی ڤایرۆسی کۆرۆنا یاریزانەکان بە شێوەیەکی گشتی هەمویانەکان ئەوانی کەوەستانەوە لە مەشق و ڕاهێنان بینیمان کە لاوازیەک لە ئادایانە هەبوو بۆیە بێگومان بەردەوام بوون لە وەرزشکردن لە ڕاهێنان ئەمە چۆنێ لە ئادای ئەوانە دەرئەکەوێت ڕەنگەداسەوە بەدەر لەوە کە قاسم پێم خۆشە بزانم هیچ خولێک ئەکرێسەوە بۆ ناو بژیوانانی فوتساڵ یاخود بۆ ڕاهێنەران لە شاری کەرکووک کراوەتەوە بەڵێ یەکەی چالاکی وەرچی خوێندنی کوردی ئەو ڕۆژەکە دوو خولی کردەوە خولێکی بۆ ناو بژیوان خولێکش بۆ ڕاهێنەران ئەمە شتێکی چاکە بەرەو پێشخستنی ڕاهێنەران و بەرەو پێشخستنی ناو بژیوان سە دوای تاقیکردنەوەی نیوەی ساڵش بەتەمان خولێک بکەنەوە لەسەر ئاستی قوتابخانەکان ینی ئەوە شتێ خراپ نییەوە نەوەیەکی تازە پێیاکە لە یاری بۆ ساڵی کچان خولەکە بە شێوەیەکی گشتی ئاستیانەکان چۆن بوو بەدەرلانەوتی باکوور پێم خۆشە بزانم یانەکانی تراستیان چۆن بوو چونکە خۆتان سەلمان دێوە توانەکانتان بێگومان واللهی
سيانە هەیە زۆر بەقەوەتن ڕاست یعنی ململانەیەکین لەگەڵ یانەی جەویە یانەیەکیش بەقەوەتە لە ڕووی مادی لە ڕووی معنەوی ئەوان پجگیرێکی بەقەوەتیان هەیە خۆتەزانی یانەی جەویە یانەیەکی بەناو بانگە لەسەر عێراق یانەی زەورا هەمان شت جەماوەرێکی گەورەیان هەیە ئەمانە یعنی ئێمە یاریمان کرد بەرامبەر جەویە پێش لە 2019 یاری کۆتایی بوو لە حلە هۆڵەکە شوێن نەما بوو هەڵگدان هەمووی دژی ئێمە بوو بەڵام دوجار جمهورەکە ئەوەنە ئێمە باش بووین لە یاریەکە بردشمانەوە لەخوا بە زیاد بێ ئەوەنە ئێمە باش بووین جمهورەکە بای داوە تەشجیعی ئێمە کردا ڕۆڵە جمهوری جەویە تەشجیعی ئێمە بەڵێ بوونی جمهور و هاندەران تاکو چەند کاریگەری هەیە لەسەر ئادای یاریزانەکان وەزە شوانانەکان بە هەمان شێوە کاریگەریە بێت یاخودنا بەتاکید پێرێکە منتەخەب عێراق چۆن بردیەوە هەڵبژاردەی عێراق ینی جمهورێکی زەخم هاتووە ناو ساحە یعنی ئێمە بەتایبەتی ئێمە ئافرەتمان هەیە ئافرەتی ینی منداڵشمان هەیە لە ناویان ینی زۆر گەورە نین 2006 هەیە 2005 هەیە ئەمانە کە ئەو جمهورە بینن ینی نەختیەوەکو بڵێ ترسێک پیاکە ئەگە جمهوری خۆت بێ نخێر ئەگە جمهوری خۆت بێ واکە گورەی بەرزە بێت لێ پشگیریم هەیە من بەڵام ئەگە جمهور دژی تو بێت ئەو یارزانە نەختێ سامەیگری هەتا ماوەیە دەدەقە چارەگێک بیری لای نەڕاهێنەرە بیری نە لای تۆپە بیری لای جمهورەکەی ئەو کاریگەرە بێ لەسەر یارزانەکە کە ئاگای لە یاریەکە نەمێنێ نەختێ بەدڵنیەوە لەو کاتەیە ڕۆڵی ئێوە تاکوتەن گرنگەوە ڕاهێنەرکەوە وریان بدەنێکەوە هێمنیان کەنەوە و بەڕێزیشتان چۆن چۆنی ورە ئەزیت بە یاریزانەکانت بەتایبەت خانمان ئەبینیت هەروە خۆش تاماژەت پێکرد کەمتر دێنە نێو وەرزش شویانەکانەوە بەتایبەت فوتساڵیش و دواتریش کاتێک ئەچن بۆ شارێکی تر یاریەکان یاخود بەشداری پاڵەوانێتیەکانەکەن بێگومان دوورن لە کەس و کاریانەمانە تاکو چەند کاریگەریان لێکە و تۆش چۆن چۆنی کۆنتترۆلیانت کردووە لەو ڕۆوە ئێمە بە دوو شێوە مامەڵاکەین لەگەڵ ئەم ئافرەتانە لە دەرەوەی یاریگا وەکو باوکێکین بۆیان وەکو برا گەورەیەکین بۆیان بەڵام دایمەن فێریان کردو بەس لە ناو یاریگا وەکو مامۆسایەک مامۆسا لە ناوپۆل نابێ دەنگە دەنگ دەرکەی نابێ هەل لە خۆتۆ قسە بکەی ئەبێ جۆڕایلی مامۆسا بیت بۆیە لە دەرەوە ئێمە چووکە وەکو باوک مامەلەکەین لەگەڵیان کە دێنە ناو یاریگا ئەگۆڕێ نەختێ تونند و تیژە بین لەگەڵیان بازەجار زۆر زۆر نەرمە بین لەگەڵیان یعنی ئەبێ هەماهەنگ بیت تەوازنێک هەبێ لە بینی بەتوندی چۆن کەی قسە ئەەکەی بەهێمیش کەی قسە ئەەکەی ئەبێ ئەو چونکە ئێمە بە حکمی 15 ساڵە من لەو بابەتە ئیشەکەم تێگەیشتومە کە یاریزانی ئافرەت لەو حاڵەتە من چی بکەم باشە ئەبێ ڕاهێنەر بزانێت ئێستا بۆ نمونەیەتر دەمێ بۆ نمونە ئەسە من ناڵێم باشترین یاری ڕاهێنەرم بەڵام لە من باشتر هەیە زۆر لە عێراق بەڵام ڕاهێنەری کوڕن ئەو باشترینە وا لە ڕاهێنەری کوران بێنی بیکە ڕاهێنەری کچان شکست دێنێ لەبەرەوەی تەجروبەی نییە مامەڵەکەی نازانێت چۆن بکە هاتن زۆر هاتن لە یاریزانی هەڵبژاردی عێراق بووە هاتووە تیپی کچانی وەرگردووە لە من بوومەتە یاریدەری ئەو شکستی هێناوە نەیزانیوە چۆن تەعاملکە لەگەڵ ئەو ئافرەتە نەیزانیوە ئەمە وا ئەزانی ئەمە کوڕە وا مەشقێ وا ئەدا پێی و زەختشی لێکات کە ئەمە ئەبێ وا بکەی بەڵام خۆی وان نابێەوە تو ئەمە بەرامبەر کوڕ وا بکە نەک بەرامبەر کچ بەدڵنیایەوە زۆر باشە ئاستی یاریزانەکان ینی نەوتی باکوور چۆنە وەکو خۆت کە ڕاهێنەرانی ئاستیان چۆنە بینی ئاخۆ ئەتوانین بڵین لەو ئاستن کەوا بەشداری خو لە نێو دەوڵەتەکان یاخود پاڵەوانێتی نێو دەوڵەتەکان بکەن ئێمە بەشداریمان کرد لە خولی غەرب ئاسیا لەسەر ئاسیا سێمان هێنا بە ماوەیەکی کەمش بەشداریمان کرد لەو خولە ینی بۆ ماوەی تقریبا 3 هەفتە تیپەکەمان ئامادە کرد و چوین بۆ ئوردن لە ئوردن بەشداریمان کرد زۆر تیپەکەمان ئاستێکی زۆر جوانی پێشکەش کرد کە ئەمانی وا سەرپەرشتی ئەو لیژنەیانە کرد لیژنەی قاڕەی ئاسیا با بڵین غەرب ئاسیا یعنی وتیانەوە یەکەم جارە عێراق بەشدار بێتش ئاستێکی ئاوا پێشکەشکە ئەمەش فەخر بوو بۆ ئێمە شانازی پێ ئەم تیپە ئستا خۆیان ڕوحی تەحەدایان هەیە
هۆشیەکە لێرە ینی من ئەبینم ئەم تیپەی من لەخوا بە زیاد بێ ینی خۆیان ئەڵێن مامەسا زۆر پەریشانین بۆ یاریکردن تەسەوەر کە ئەستا ئێمە ئەم دێنێ ئەبووە یاری بکەین لەگەڵ دهۆکا دهۆک سەحبی کرد کشایەوە پیان ناخۆش بوو ئەیان مامەسا تەلیفۆنکە بۆ ئەتیحاد بابێن تەلیفۆنکە بۆ دهۆک بابێن ینی خۆیان پەریشان وریان زۆر بەرزە بۆ ئەوەی ئەنجام بێنین. زۆر باشە. پێم خۆشە لە کۆتایی ئاماژە بۆ بکەین بزانین یاساکان یاخود ماوجارە یاساکانی وەرزشی فوتساڵ گۆڕانکاری تیاکرێت یاخودنا. طبیعی یاساکان ئێمە بەردەوامین لەسەر گۆڕانکاریەکان و زۆر ناوبژیوان هەیە پرسیاریان لێەکەین وەکو کاکڕەوەند ناوبژیوانی نێودەوڵەتی کەرکووکە دایمەن لێ پرسین چونکە ئێمە ماوەیەکە لە یاریگای گەورە مەشقمانە کرد کە هاتینەوە ڕاستی من خۆم یەکێکم لەو کەسانەی وا پەیوەندیم پێی کردوتم کاکڕەوەند گۆڕانکاریەکان هەیە هەمووی نردبووم لە واتساپ وتی ئەو گۆڕانکاریەکانە گۆڕانکاری هەموو ساڵی گۆڕانکاریەکرێ طبیعی خۆ تەزانی یاری بۆ ساڵ یاریگایەکی بچووکە گەورە نییە حتا وەکو ڕاهێنەرکە ئیشەکە لەگەڵ ئەو یارزانانە ئەبێ بە شێوەیەک ئیشکا نەکو وەکو ساحی بچووک ئیشکا لەگەڵیان نەکو وەکو ساحی گەورە لە ساحی گەورە کە یاریزان یاریەکە لەوانەیە زۆر جار تۆپی درێژ یاریکە بەڵام ئەلێرە شتیوانیە ئەلێرە هەموو یاری کورتە بەڵێنەوە کاقاسم کێشە گرفتێکتان هەیە هەروەها داواکاری ئەوە چییە؟ وەڵڵاهی داواکاری ئەوەی ئێمە سێ جارە بووینەتە پاڵەوانی عێراق یەک بەرپرسێک نەهاتە لامان یەک بەرپرسێک نەیوت دەستان خۆش بێ ماعەدە بەڕێز کاک حەربی بەڕاستی ئینسانێکی پژگیریمانەکە دایمەن ئینسانە بێوە حەقەکە بڵێ ئێستش مامەسا ڕێزان کە خۆی بەرپرسی وەرزشی مەڵبەندە هی ئافرەتان ئەوش زۆر کۆنتاکمان هەیە لەگەڵ یەکتریا ئەوش دەعممانەکە ئێمە حەزەکەین کە پلەیەکەمان هێنا ئێمە شرتنیەت و مادەم دەیتێ پارەم دەیتێ مەرج نییە مەرجە ئەوەیە تو خۆت بەرپرسی لەم شارە پیشانازی پێواکەین هەر بەرپرسێک نەکو بەس بەرپرسی کوردستانش سەجارەکەی تر هەڵبژاردە عێراق یەکەمیان هێنا لە کوردستان هەردوو بەرپرسەکە خەڵاتی چاکیان کردن یعنی ئێمە قەینەمان ڕسمێ بگری لەگەڵ ئێمە خەڵاتامە ئەم ئافرەتە پێی خۆشە کە ماندووبوونەکەی بەزاح نەڕۆی ماندووبوونەکەی خەڵکانێک هەیە ڕێز لە ماندووبوونەکەی گرن یعنی هیوادارین کە پلەی یەکەم بێنین یاخود دووەم بێنین ڕێز لە ماندووبوونمان بگیری ئەوە نەمانەوێ ئەگەر ڕێزەکەش معنەوی و مادیش بێ ئەوە طبعاً سەرمان پێی بەرزترە بێت بەدڵنیایەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونەتە گەر پامێک تێ لە کۆتاییە فەرموو وەڵای دەستخۆشیتان لێکەم ئەو بابەتە با بڵێن بەرنامانە بەڕاستی واکا لە خێزانەکان بزانن کە تیپی کچان هەیە هیوە ساڵ ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان منداڵەکەی بەهرەی هەبێ زۆرش بەهرە دارمان هەیە لەم شارە منداڵەکەی بەهرەی یاریکردنی هەبێ لەوانەیە ئەو بەرنمەیە وای لێ بکات کە نەختی نەرمونیان بێ لەگەڵ منداڵەکەی بیاڵێ بێت و زۆرش هەیە زۆرش هەیە پێمان ئەڵێن مامەسا حەزەکەم کچەکەم بێ لایت و مەشق بکە ئەوەش سەربەرزیە بۆ ئێمە کە خێزانەکان سقیان هەیە بە ئێمە ئەمە سەربەرزیە بۆ ئێمە بڕاستی هەموو خێزانێ منداڵی ناداتە هەموو کەسێک بەڵام ئێمە الحەمدولillah جێی سقی عالەمی دیارە هەڵبەست بۆیە خێزانەکان منداڵەکانیانە کەنە ژێر دەست ئێمە سپاس دەگەم سپاس بۆ ئامادەبوون بۆ ئومێدم کەوا لەم خولەیە پلەی یەکەم بەدەست بێنن خۆشحاڵم ئینشەڵڵا بەڕێزی سپاس بەڕێزان گەیشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی بەیانی باش بۆ ئومێدم سووتان لا چاوی بڕگە بابەتەکان وەرگرت بێت چاکو ڕۆژێکی تر و پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ